هێشتا دەوامی زانکۆکان بۆ ساڵی نوێی خوێندن دەستی پێ نەکردووە. بەشێک لە مامۆستایانی زانکۆ حکومیەکانی هەرێم داوای گواستنەوەی ڕاژەکانیان بۆ زانکۆ ئەهلیەکان کردووە. بەشێک لەو مامۆستایانە دەڵێن خراپی دۆخی ئابووریان و کەمی ئەو موچەیەی لە حکومەت وەریدەگرن بەهۆی سیستمی پاشەکەوتەوە ناچاری کردوون بیر لە گواستنەوەی ڕاژەکانیان بکەنەوە بۆ زانکۆ ئەهلیەکان. هۆکاری نەبوونی بژێوی ژیان و نەبوونی مەعیشەتی ژیان وای کردووە کە فشارێکی لەسەر مامۆستای زانکۆ دروست کردووە. مامۆستای زانکۆ خاوەنی منداڵە، مناڵی لە قوتابخانەیە، تەلەبەی لە زانکۆیە. ئەمانە وا ئەکا کە مامۆستای زانکۆ بگوێزرێتەوە بۆ کەرتە تایبەتەکان یا بۆ شوێنە ئەهلیەکان، چونکە لەلای ئەوان تا ڕادەیەکی باش موچە مسۆگەرە. بەپێی بە دوواداچوونەکانی NRT تەنیا لە زانکۆی سلێمانی زیاتر لە 120 مامۆستا داوای گواستنەوەی ڕاژەکانیان بۆ زانکۆ ئەهلیەکان و مۆڵەتی بێموچەیان کردووە. لە زانکۆ حکومیەکانی هەولێریش زیاتر لە 50 داواکاری پێشکەش کراوە و بەشێک لە مامۆستانی زانکۆی دهۆکیش هەمان داواکاریان هەبووە، بەڵام تا ئێستا ئامارێکی دروست لە بەردەست نییە. سەرۆکی زانکۆی سلێمانی دەڵێت داواکاری مامۆستان بۆ گواستنەوەیان بۆ زانکۆ ئەهلیەکان بووەتە دیاردە و ئەوەش کاریگەری خراپی لەسەر ئاستی زانستی زانکۆ حکومیەکان دەبێت. گەروا بڕوات مامۆسایان زۆریان ناچارە بن کە زانکۆ بەجێ بێڵن. ئەمە نەک کاریگەری لەسەر زانکۆ بەجێڵێ بەو شێوەیە، کاریگەری لەسەر باری دەرونی مامۆستاکانی تریش بەجێڵێ کە تەماشا بکە هاوڕێکانی لە زانکۆ تایبەتەکانە ماگانە موچەیەکی بەرز و لە کاتی خۆیان وەرەگرن، بەڵام ئەمانیش بە مقابلیەوە لە زانکۆ حکومیەکانە بە 2 مانگ بە 3 مانگ جارێک ڕوع موچەیەک وەربگرن. بە پێی ئامارەکانی وەزارەتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان 16 زانکۆی حکومی و 14 زانکۆی ئەهلی هەیە. دوایەوەی حکوومەتی هەرێم پاشەکەوتی موچەی ڕاگەیاند، مامۆستایانیش بەشێک لە موچەکانیان پاشەکەوت کرا. لە ماوەی ڕابردووشدا نوێنەرانی بەشێک لە مامۆستایانی زانکۆ حکومیەکانی هەولێر ڕایان گەیاند ئەگەر ڕێژەی پاشەکەوتکردنی موچەکانیان بۆ لە 25% کەم نەکرێتەوە ئەوە هیچ گرنتیەک نییە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە زانکۆکاندا. مامۆستا دێن داوای ئیعارە دەکەن بۆ بە تایبەتی لە هەولێر، چونکە زانکۆی ئەهلی زۆرە و فرسەتیش زۆرە و بەڕاستیش زانکۆ هەلیەکانیش حەزیان لە مامۆستاکانی زانکۆی سەلاحەدینە، مامۆستاکانی ئێمە لەوانەیە خبریان زۆرتر بێتن، ناویان گەشاوەترە، ئیتر داوای ئەو مامۆستایانە دەکەن. ئێستاوە ئێمە لە زانکۆی سەلاحەدین بیر لەوە دەکەینەوە کە چۆن ڕێو شوێنێک دابنین نزبەیەک لەوانە ئیزن بدەین. داواکردنی مامۆستایان بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بۆ زانکۆ ئەهلیەکان ساڵی ڕابردوو ڕێژەیەکی کەم بوو، بەڵام ئێستا بووەتە دیاردە و سەرۆکی زانکۆکانیش بۆ بەرگرتن لەو دیاردەیە داوا لە وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەت دەکەن بەهانایانەوە بچن و ڕێگە چارەیەک دابنێن. لە چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆری مامۆستانی زانکۆ لە دەرەوەی وڵاتەوە گەڕانەوە زانکۆ حکومیەکانی هەرێمی کوردستان تاوەکو بەردەوامی بە خزمەتکردن بدەن. بەڵام نەگەوەی ئێستا ئەو مامۆستایانە بۆ دەرەوەی وڵات دەگەڕێنەوە، ئەوانەشی لە زانکۆ حکومیەکان داوامەکەن داوا دەکەن خزمەتەکەیان بۆ زانکۆ ئەهلیەکان بگوازرێتەوە، هەمووشی هۆکارەکەی بۆ کاریگەری قەیرانی دارایی لەسەر ژیانیان دەگەڕنەوە. کارزان تارێقی NRT سلێمانی.